خانمێکی تر ئەڵێت نزیکی 2 ساڵە تووشی نەزیف بووم لای دکتۆری تایبەتی ئافرەتان عیلاجیان بۆ داناوم بە هەموو مەرحەلەکان. 44 ساڵم، ماوەی 2 ساڵەوام لێ هاتوو لەولەبی هۆرمۆنی مارینان بۆ دانراوە. عیلاجی پرایمۆلوت و چەندین حەپی ڕێکخستنی ئادەم بەکارهێناوە. 4 مانگ و 5 مانگ پاشان کورتاژم بۆ کراوە، زەرعەم بۆ کراوە، سۆنەری داخلی و خارجی و دەرزی مانگانە بۆ وەستانەوەی ئادا ئەوەی لە خواردناوە دەدرێت. 2 دانە لەوەشم بەکارهێناوە. باش ساڵێک و 5 مانگ لە دانانی لەولەبەکە لە ئێستادا خوێنەکە کەم بۆتەوە. کێشەم ئەوەیە لە مانگێکا 10 ڕۆژ پاکم، جاری وایە کەم تریژ و هەموو فەحس و سۆنەر و زەرعەکەم ئەلحەمدولێللا ئێستا نازانم کامە پاکێ کامە پیسی. من 24 ساڵ شوم کرد و 2 کچوو 2 کوڕم هەیە، 2 مناڵم لە بارچۆ. 44 ساڵ بووم. خانمە کاڵێت تەمەنم 44 ساڵە و 2 ساڵە تووشی نەزیف بۆ نەزیفی لە مناڵانی واتە لە کاتی سۆڕیمانکانیان زۆر بووە. ئەوەی کە چارەسەری پێویستە بۆی کراوە، هەم لە چارەسەری هۆرمۆنی هەم لە بەستنی هۆرمۆنی مارینا کە بۆی دانراوە شتێکی زۆر باشە. ئەمە نەزیفەکەی زۆر کەمەکاتەوە، بەڵام فعلەن زۆربەی کاتچووکە ئەمە پرۆژسترۆنە، ئەنیە بێتە هۆی ئەوەی پچڕ خوێنت هەبێ. بەس ئەگەر نەزیف نەبیت واتە خوێنەکە زۆر نەبێت تووشی کەم خوێنی و ناڕەحەتیت نەکا، زۆر ئاساییە. ئەگەر زانیشت هەر بەمە کۆنتڕۆڵ نەبوو زۆری زەعاجی کردی، لەو کاتە مەجبورە بیت کە مناڵانت لابێت.